يكي ودفاعتان لقل لبعثي كان كردوه ياخذ بستان لقل بعثي كان تيك بله شوان أو تعوديكم من كان كلمة دفاع مال لبعثي كان كردوه أو تاوا إما دفاع مال يعني كنت همين بيه بمضبوطي عندكم أنت نسيه أتواني بيبين الله توان شرحي كوت جماوري شو بو خلقي راسك أنا والله ما دفاع مال لبعثي كان كردوه أو دي كومنتيك عندها مش مكتبي سياسي شتين اجتماعي كردستان دفاع لنزار خزرجية بله أما يعني بله أو كخوي لي أما كريت أجر خوي أنا من الفالشين بيهنا بيشوي برادر كاني مكتبي سياسي لأن الفالشين في زور شاكا زور أما نزار خزرجية بله نزار خزرجية لكاتك دواتر دان محكمة سجل محكمة تابع إمزاي تلو تابع تبتاع بإمزاي سروكي ونعم زاني أو دوكومنت أنا خيط الروكا إيه وده بيودي تعلق بعسى كان هي أمش نعم يشي تري سكرتيري قشتيها سبارد با نزار خزرجي بزمان إنجليزي بله أو إمزاي خدي طالباني بيسك بله سكرتيري كيتو سروكو مار بله أمش وأزامش تشيتر بتعبتي لسر كركوك قول بوهتاوكو كركوك صاغ نبيتوا نابي هيش مالكي بيت سر يعني مثلا عربيك بيت كركوك نتعين بيه ونخانوب كالله فرمو مش تدمع أمر لسر كركوك محافظ رفزي كردوا بإمزاي كاغرزقار علي أو تعين شان كردوا قبول شان كردوا أنت لو محافظ خوش بزاوايا أنا أمام دي كومنتيك بس بدر هينش باجوان مش ما بأشكرهش تدير جل بجل ما نيش أما بيسنا وأمام روسمانيا كاغ عبد الرحمن رفزي كردوا بوي كبينا وكركوك وكاغ لهمان كذا همان كتاب هنا كان خمان تعيناك إن كان خمان كنا كل خلق مانية بالرواتب بس هروات سوالك تعيناك إنه تخرج على الجنوب هنا وبأمري أنجمني بارزقة يكتبه برزان أو بوي زي أنا وكان يكيك وكان أنا بريس عبد الرحمن مصطفى رفزي كردوا كداب مزرين همان كتاب وهمان ناو چەند ناوێکم دووبارەوە وەکو دوکۆمنت لای ئێمە پارێزراوە بەڕێز کاگرزگار عەلی موافقی کردووە لەسەر دامەزراندنیان و تعلیقەکەی مامڕۆستەمەوەیە کە کوردەکان و ئەو خەڵکەی کە چەندین ساڵە ئاوارەیی و چارەڕەشی بینیوە دانامەزرێ بەڵام ئەمانە دامەزرێن زۆر باس لەوە دەکرێت کە ئێوە تەنازولاتەکەن و تەنازولاتی زۆرەکەن لە کەرکووک و سبارة بمسألة تنازلاتها يعني. إن جا باش أخوي مشتا بسم الله الرحمن الرحيم مشتا بو حوتي سيك دينا حواش وجمان ماوا نتشو نسول تمام بدسا نيك في الاسمان بيه خو مانو أم كتافين شو نتا ميدان بو أنا آخر نا لوعدي الراس زيادة هيش تيك مان بيني نا بارا مان بيني نا سيارة مان بيني دينا خلق وانا معاش مان بيني نا تعينات مان بقرا بكو مرة غدر الشوا حتى أو لافتاني كبت طبعا زول لافتا كان ما نترسين أم روح رواسي باني بفلا بهجنا يكوي بقى يدرون لاعبا أما تنازل أما يكون دوانزة سيانزة خالة فرمو حزك بو بين راني أخوين تو أو تابع بأنجمني بارزاه هم ميزان كوا هموش يدش بدش بكرت أتواني بو خلشي بخوين تو أما نص اتفاق نهائي بين قامتي كركوك المتاخرة وجماعات والله ما برسم بقى هم يبخونين وزور زورا أو أنا ما بين كان ويك زور أم دوكومنت بيشتريش بو بيك من التحرير كينن هاتو تبردسمان بله سيانزة خالة دوانزەی تەنازولە بۆ کورد و مەجلیسی محافەزەیەنی کردەوە مایەکێ کەوتوتە بەردەمی ڕایگشتی ئەمام ڕۆستەم ئەزانی پێم وایە هیچ شوێک ئەوەندە لۆت لەسەر تەلەفۆنەکانمان نەبوو لە کۆنتڕۆڵ پێمەڵێن خەڵکێکی زۆر داوا کات کە لە بەرنامەکەی مام ڕۆستەما قسە بکە ئەگەر مۆڵەسم بێت من بەخیاڵمان چیترمان لەگەڵایە بڵێ بڕیار محەممەد ئەحمەد کاک محەممەد فەرموو کاک محەممەد گوێ لە دەنگوانە بەڵێ گوێم لە دەنگتانە ئێوارتان باش ئێوارە باش فەرموو قوربان خۆشحاڵ بووم و بەخێراتنی میوانە بەڕێزەکەتان دەکەم دیارە من لە ڕاستیە شتێک زۆر سەرنجی ڕاکێشام کە ئەمەوێ قسەی پێ بکەم ماوەیەکە زۆر باسەوە ئەکرێت کە بزوتنەوەی گۆڕان پەیوەندی ژێربەژێری لەگەڵ بەری تورکمانی هەیە وەکو ئەوەی کە لە ڕابردووە حیزبەکانی تر بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەری تورکمانیە هیچ پەیوەندیەکیان نەبوو بێ یاخود وەکو ئەوەی کە هیچ شتێکیان بۆ ئەو بەریە نەکردوێت دیارە بوونی پەیوەندی لەگەڵ لە هەر بزوتنەوەیەکە یاخود هەر لایەنێکی سیاسیە بەڕێی من ئەگەر لەسەر بنەمای بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان بە شتێکی شەرعیە بەڵام تەنها من ئەمەوێ سەرنجتان بۆ شتێک ڕابکێشم بەڵگەیەک من لە بەردەستە حەز دەکەم هەموو بینەران و هەموو گوێگران ئاگایان لێ بێ کە لە بە ئیمزای بەڕێز دکتۆر کاک محەممەد بەر لەوەی قسەکە بکەیت من ڕێگەتە دەم کە ئەو بەڵگەیەکی خەیتە ڕوو ببوورە یعنی بیخەیتە ڕوو بەڵام بە مەرجێک کە بەیانی بیگەینتە دەستی کێنێن چونکە گەروانە بێت
ماشي بس بلنتان في ادم بلقكو بخوي بجانب بعد فرمو باسي ناوروشي بلغ كمان بو بتي بريالي جمارة بستوسي دوانوزي انجمني وزيراني اداري سليماني كامزاي بريز دكتور برهاني مسروي دبرواري زي نوي 2001 در كراوا زي كان جماعة الطو حتى لا تد صوت الوهاش كان تنجاو شاف لا تد صوت الوهاش الو بلغ فرمو كاغ محمد فرمو كاغ محمد شوف كاغ محمد ما بۆوەرگرنەوە یاخود ئەگەر گوێ لە دەنگمانە پەیوەندی بکاتەوە بەڵام باسی لە شتێککردنیش پێم باش بوو شتێک بڵێم باسی لەوە کرد کە ئەمڕۆ لە هەواڵەکانی شەخصمانە ڕوو لە هەواڵەکانی کێنێن کە ئەمە ئاساییە کە ئەگەر زەویش درابێ بەبەری تورکمانی وەکەوەی کە باسی کرد چونکە یەکێک لە پاسەوانەکانی بەڕێز عادل عەبدولمەهدی لەسەر بڕیاری سەرۆکایەتی کۆمار لە سلێمانی و لە ئابڵاخ زەوی وەرگرتووە لەبەرەوە شتێکی زۆر باسەڕەن خەڵک ئابڵاخ بێ عادل عەبدولمەهدی بێوە چێ لەوە لە باس ئابڵاخی بێ مام ڕۆستم ماوەیەک لەمە پێش لە ڕاگەیاندنی نایەرەکانتانە هەنێک عەلەمی ئێوان لەگەڵ عەلەمی بەرەی تورکمانیا تێکەڵاو کردبوو ڕسمیانە گرت کە گوایە ئێوە بەیەکەوە کەمپینەکەنوانە بۆ پێی تۆ قیادەی مەیدانی و هەڵسوڕاوی گۆڕانی لەوێ ئەمە ئەسڵ و ئەساسی هەبوو یان ئەمە چی یانی ئەمە ئەنجام خۆی سێمڕۆ هاتن لە بەردەم خستخانەی ئازادی لە کەرکووک ئەوەی ئێمە و هێنیش تێکڵاو بوو کوردستانیش و لەو لاواییان لەگەڵ لایەنەکانی عەرەبیە لەگەڵ هەموو ڕەشەبا هێنا تێکڵاوی کردووە ئێمە ئەم خەڵکانە حەزەکەم لەم مینبەرە و جوان لەمە تێکڵا ئەوەی بچی ئیتفاقێکی سیاسی بکەیت هەردوو لیستەکەت وەکو بەرەی کوردستانی بکەیت بە یەک ئێمە لیستی سربەخۆی گۆڕان تێکڵاوی هیچ کەسێک نابێ و ئیتفاقیمان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیانێ تا نەچێت ناو پەرلەمان و ئێمە ئەوانەی کە ئەمان باسی کاکە مەقڕی جەبهە هەیە لە کەرکووک ئێمە نەچوین ئەوانە چن ئەنواع مەقڕی عەرەبی هەیە لە فەزیلە هەیە مەقڕی نازم کۆمەڵێشتی تر هەیە لە ناوەکانی باشە مام ڕۆستەم شتێک ئەوترێت زۆر جار ببوورە ئەوترێت کە لە پەیامەکەی بەڕێزکاکە نەوشیروانیشە هەبوو کە ئەم دوو دەسەڵاتە لە کەرکووک دەسەڵات ینی خاوەن دەسەڵات لە کەرکووک حیزبە کوردیەکان نەک ئەوەی فەرقیان لە بینی کورد و تورکمان و عەرەب کردووە تەنانەت لەناو کوردەکانیشە ئەوەی سەر بەخۆیانەوە بێ فەرقیان کردووە ئێوە هاتوون بۆ ئەوەی ئەمە بگۆڕن پەیوەندی نێوان پێکاتەکان ئاسایی بێ کورد لەسەر ئەساسی هاوڵاتی بین و هەمووی وەک مافی وەکو یەک بێ لەسەر ئەوە گەر قسەمان بۆ بکەین باش ئێمە یەکشتان لێ پرسم حەزەکەم کۆمەڵانی خەڵک گوێ لێ بێت ناڵن شاری برایەتی یخۆ شاری برایەتی بە شەڕ فەرق ناکرێت یەخێر بە قسە لەگەڵ هەمویان بکەیت هەمویان بخەیت بەڕاستی دێتان ناشەنە گشتمان شەریکین ڕاستە ئەم کەرکووک کوردستانە بەڵام ئەو میلەتەشی تا حسەی هەیە لەگەڵ تۆچی بۆ ئەوروپا چی بۆ ئەمریکا بە 3-4 ساڵ جنسێ وەرەگیوە کاتەبی بە خەڵکی ئەوێ بەڵام خۆ ئەمریکا داگیر نەکردووە یا ماچین بۆ ئەوروپا زۆر خەڵکی سەر لەم شارە جنسی ئەڵمانی هەیە فەڕەنسی هەیە هۆڵندی هەیە بەڵام خۆ نەبووە تا خەڵکی بەڵام بە جنسی ئەوەیە عەرەب هاتوو عەرەبی هاوردێ دەرێکەی کوڕی لە ژنێ ناو کچی لێ شووی کردو 20 ساڵە لەوەیە یان تورکمان هاتووە 600 ساڵ زمانی عوسمان لێوە تورکمانی کەرکووک لەوەیە خۆ ناچی کیمیایی بەسەرا بکەین ئەبێ پێکەوە بژین ینی بە برایەتی و تەبایی ئەبێتەوە مەسەن ئێستاکە بۆ نمونە محافظی کەرکووک مەسیحی بە چییە مدیر شورتە تورکمان بێت چی هەچەند ساڵێکیان تورهان تورکمانە مەسەلا مدیری بەلەدێ عەرەبێک بێ یەزیدێک کەی مشتێک چی خزمەتی شارەکە ئەکا بە باشی ئێمە بەڕاستیەکەی ئەوەی لەگەڵەکەین برایەتی لەگەڵا ئەبەسین ئێمە تاقیمان کردەوە لە هەشت تقریبا لە چەند لە دوای زمانی مەلیکۆمە لە شەڕیان تا ئێستا لە زمانی شێخ محەممەد شۆ بگرە لە شەڕیان چیمان بەچی کرد ئێمە بابین بە برایەتی بە تەبایی بەخوا بە ئیدارەیەکی باش بە خزمەت گوزاری بە تەعیناتێکی باش ئەو نەوتەی کە ئەڕوا بگرێ بەستەکرێت کەس نازانێت پارەکەی گیرفانێک و لە کام ژوورە تاریکادا بەشەکرێت ئەوانە بخێنە خزمەتی شاری کەرکووک و خەڵکی هەرو وای لێ بکەین بە کورد و عەرەب و تورکمانەوە مەمنون بمرن ئەشهد بالله ئێمە لەگەڵ حەزەکەین لەگەڵ حکوومەتی هەرێم یا لەگەڵ کوردستانە یەک بگرین بەڵام تۆ بچی داکێ بەزگیا و لێ بگریت و بەرشەقی بدەیت و بیکوژیت و خلاصە چی خراپە پێی بکەیت چۆن تەبای براتی چۆنە پارێزی بە تەلەڤیزیۆن لێمەش المدينة متأخي هزار جامان جولة بلو برادران بيعلام باشا ما برسم زور زار باس لو ذكرك هيزا كردية كان وبتايبد الصلاة داراني أو هيزانا لقال تركمان كان دانيشتون شتيشان وتوا لقال عرب دانيشتون شتيشان وتوا لقال كردي دانيشتون شتيشان وتوا بويا أم سيبيكاتي هتا إستا نتبان ونا أسويش بيك وجانيشان هي إيه وقتانوي أما نكن وتاتشنت بيدواي أما وابوا بالرواتان هبي وابوا برئي من استخوم لكركوكم چوار پێنج مانگە لە کەوتە منەوە تازەوە بانگەشەکە دەست بەڵام لە وەکوتر ڕۆژ نەبووە 30-40 کەس دەبینم لە هەموو چین و توێژەکان کەڵە هەموو چین توێژەکان پێویست ناکەم مساعدە بەم عەرەب و کورد و تورکمان ئەوەندەی لەم حیزبانە بێزارن ئەوەندەی لەم حیزبانە بێزارن
وەک چۆن لە نەخۆشێکی ئیزندراو لەلایەن دکتۆرە چۆن ماڵماڵەکەی خۆی لێ بەزارە لەوە خراپتر لێ بەزارە نەکەن لە حیزبە کوردیەکان لە حیزبە تورکمان لە حیزبە تورکمانەکان